بەنای خۆی باشندی مێرەبان ئەمڕۆ ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی هەسا بەسەرکردنەوەی مەڵبەندی سۆران ئێمە وەکو مەڵبەند لە خزمەتیاندا بوون سەر لە بەیانی کۆبوونەوەیەکمان سازە لەگەڵ بەڕێزان کاک محەممەد حەشیم کاگەری ئەنجومەنی سیاسی و مامۆستا ڕێبوار وتەبێژی کۆمەڵی ئیسلامی لەم کۆبوونەوە لەگە سەرجام ئەندامانی مەڵبەند کۆبوونەوەیەکمان سازدا سەرجەم ئەو پرسی سەسەنێک کە ئێستا هەنخانە ژێرباس و خواسەوە بەرچاوی ئەندامان بەند ڕۆشن کرا لەو هەڵمەزیەتانێکی ئێستا دێنە پێشەوە و دواتر بە پێویستمان زانی کە بەرایانی ڕێخستن و لەگەڵ خوشکان بێکەوە لە کۆڕێکی گشتیدا لە خزمەتیان دابین بۆ ئەوی ئەو پرسە سیاسانێکی ئێستا هەن کە لە هەرێمی کوردستاندا کە کاتێکی زۆر نەهەمووەدا تێئەپەڕێت بە پێویستمان زانی سەرجەم ئەندامانی خۆمان لی ئاگادارکەینەوە لە نزیکەوە گوێ لە بەرپرسانی خۆیان بگرن لە سەروی خۆیانەوە بەرچاویان ڕەوشەم بێت سەبارەت بەو پرسیسانێکی ئێستا هەن ئەمەش شتێکی زۆر کارێکی ئیزابی بوو ئێمە دەست خۆشیان دەکەین سوپاس دەکەین و هیوادارن ئەوانە لەو جۆرە سەدانە ئۆرگانەکان بەردەوام بن چونکە ئەو پرسانێکی ئێستا هەن لە هەرێمی کوردستانە کە زۆر خێرا و سلع دێنە پێشوتی ئەپەڕن پێویستە ئەندامانی کۆمەڵ هەمویان چاوساغ بن چاوکراوە بن و لە ڕێگەی بەرپرسانی خۆیان لە سەرزاری خۆیانەوە هەم ڕەوشی خۆیانی حیزب بزانن و هەم ڕەوشی سیاسی بزانش بزانن ئێمە لە کوتایڵم زۆر سوپاسن ئەەکەین خۆپاداشان دەتەوە لە دوورەوە هاتوون ئەرکیان کێشاوە بەڵام ئەمانە بەشەشی زۆر ئیزابی ئەزانین هیوادارین بەردەوام بن.